خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هەر گەل و نەتەوەیەک کۆمەڵێک کۆڵەکە کۆمەڵێک مقاوماتی هەیە بۆی لەسەر پێی خۆی بمێنێتەوە. لە دنیادا هیچ گەل و نەتەوەیەک نییە ئەوانەی کە پیرۆزن لە لای ئەوانەی کە مقدەسن لە لای بەدەستی خۆی لە ناویان ببە. ئێمە لە باشووری کوردستان هەر کاتێک دێتە سەر هەر پرسی باس دێتە سەر هەر پرسێک باز لەوەکەین کە خوێنێکی زۆرمان لە پێناو ڕشتووە. دەی ئەگەر قەزجە کوردایەتی نەبێ بۆچی 1970,000 کەسمان لێ ئەنفالە کرا تا ئێستاش بەشێکی زۆر لە تەرمەکانیان لە دەشتایەکانی نوگرە سەلمان و ئەنبار و ناوەڕاست و باشووری عێراقە. بۆچی 5,000 گوندمان لێ وێرانەکرا؟ بۆچی ئەو هەموو خەڵکە خۆی بە شەهیدکردنەدا؟ ئەکید لە پێناومانەوەی گەلی کوردستان و لە پێناو خاک و لە پێناو خەڵک و لە پێناو مقاومات و کۆڵەکەکانی. بەڵام ئێستا هەندێک کار ڕوو ئەدەن، هەندێک ڕوودا و ڕوو ئەدەن کە بەڕاستی یەکانگیر نێ لەگەڵ ئەو خوێن و خەباتی کە بۆی کراوە. ئەمانەوێ ئەم شەو لەسەر ئەو پرسەنەتەوەی و لەسەر ئەو پرسە نیشتیمانیە و لەسەر ئەو مەترسیانە ئەگەر هەموو ڕۆژێ ئەگەر هەموو شەوێ قسەی لەسەر بکەین پێم وایە هێشتا کەمە لەبەرەوەی بەڕاستی ئەگەر تۆ خاک و خەڵک و زمان و نەتەوە و ئەمانەت پشتگوێ خست نازانم چی ئەمێنێتەوە. گفتوگۆی ئەم شەومان لەگەڵ بەڕێز نووسەر و چاودێری سیاسی نەتەوەی کاوێز مەلا پەروێز کە لە کەرکووکەوە لەگەڵمانە بێ. کاکاوێز سوپاس بۆ دەرفەتە بەنامیشە لەگەڵ جەنابەت ئاسوودەم وەکو ڕۆژنامەنووسکە گفتوگۆکانمان گفتوگویەکی نیشتیمانی و نەتەوەییە. بۆیە ئەمەوێت لەوە دەست پێ بکەم. ئێستا دۆخی ئێمە لارێمی کوردستان و کورد لە باشووری کوردستان دوای هەڵبەت دەچینە سەر بەشەکانی تر و دیتێڵی یان تەفاسیلی خەم و کێشەکان هەڵسەنگاندنی تۆ بۆی چییە؟ سپاس بۆی وە کاکدانە وەڵا بەداخەوە ینی دۆخی ئێمە لە ڕووی کوردایەتی لە ڕووی نەتەوایەتی لە باشووری کوردستان لە دۆخێکانەیە کە ئەوانەی کە ڕەنجی زۆریشیاندا و قوربانی زۆریشیانداوە ئێستاکە هەستی شارازیبوونیان هەبێ. بەڕاستی بە جۆرێک ئێمە ئەو بەشەمان پارچە پارچە کردووە و تەسلیمی عەقڵێکمان کردووە بۆ بەڕێوەبردن کە دەرەنجامەکەی ئەوەیە ئێستاکایی بینین. بۆیە ینی دەبایە عەقلی سیاسی ئێمە زۆر گەورەتر بێت لە چوارچێو لە خزمەتی پرۆژەی کوردایەتی و نەتەوەیی بێ. بەڵام هەموو ئەوانەی کە ئەیبینین بەداخەوە ینی پێچەوانەکەی ڕاستە و کوردایەتی تەنها وەکو دروشم وەکو دروشمێکی مزەیەف بەکارهێنێ بۆ داپۆشینی زۆر لەو عیب و عارانە نەوەکو چانسی گەورە بە درێژایی تاریخ لەم ساڵانەی ڕابردوو دەستی کورد کەوت کە پێگە و بنەماکانی ینی کورد بەرەو ئایندێکی بە هەموو پێوەدانجێک بەداخنی هەموو دڵسۆزانی ئەم نەتەوەیە دڵسار نەتەوەکەیانەکەن لەسەر دەستی ئەم جۆرە لە عەقلی بەڕێوەبردنەکە هەیە. کاکاوێز بەڵێ بۆ بەرەوەم زانی قەتع بەڵێ کەواتە ینی ئێستا ئێمە هەر بەڕاستی ئەو پرسیارە بکەم کاکاوێز مۆدێلی مەسلەی نەتەوایەتی و مەسلەی پرسی نیشتیمانی ئەوانە نەماوە بۆ بە سەردەمی سیاست و دیبلۆماسیەتی حزبی و ئەوانە یاخود ئێمە بەرەو دواوەی یاخود سەردەمەکە ئەو سەردەمە نەماوە باسی نەتەوە و خاک و وڵات و ئەمانە بکەین. نەخێر خۆ ینی کورد تەنها نەتەوە نییە بۆ شتێکی شاز بێ کە باس لە پرسی قەومی یان پرسەکانی خۆی بکە. لە هەموو دنیا ئەوە هەیە بەڵام ئەمە ئێمە چووکە لە ڕابردوو درۆی زۆرمان بنێوی مەسلەی کوردایەتی و پرسی قەومی کردووە. ئێستا گەیشتوین بە دۆخێک کە پێچەوانی ئەوانە هەمووە بینین ینی بەداخەوە ئێمە هەر ئەم ناوچانی کە ئێستا من قسەی تیاکە ناوچەکانی مادەی 140 بگرین بە درێژایی 60-70 ساڵی ڕابردوو لە ململانێمان لەگەڵ دەوڵەتی عێراق ئەمە چەقی پرسی قەومی ئێمە بووە. بەڵام ئێستا ئەو هەموو گرفتەی کە لەسەر دەستی حکومڕانانی کورد لە هەرێمی کوردستان هاتووەتە پێش لە هەموو بوارەکان تەمان ئەوە لە مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین و لە هەموو بوارەکانی تری ژیان ئا و خەدەمات و
بوارەکانی تر وای کردووە کە تۆ ئەسڵەن بەلای ئەم پرسەیان نەچی یان ئەم پرسە ئێستا وای بینین ینی لە مەسلەی کەرکووک کە دیتە سەر پرسی قەومی دەبێت مەسلەی کەرکووکەوە ناوچانە بینی سەیری ئەو ململانیە بکە کە لێرە هەیە ململانی کوردی کە لەم ناوچەیە هەیە ینی بە جۆرێ دابەش بووین بە جۆرێ دابەش بووین ئێستا ئێمە بەشێکی کورد بەداخەوە خەمیس خەنجەری زۆر زۆر پێ باشتر و گونجاوترە لەو کوردە تێکۆشەرانەی تر یعنی زانی ئەمە ڕۆحی پرسی قەومی کورد تێکەشکێنێ ئەمە بە جۆرێک سیاست تێکرێکە شتێک نێر لێراوەتەوە بۆ ئەو بزوتنەوە کوردایەتی کە بە درێژایی مێژوویەکی درو درێژ ڕووبارێ خوێنی بەخشیوە. بڵێ کاکاوێز کەواتە ئێستا ئێمە بۆ نمونە لەلایەک لەشکرچێشی سوپای تورکیا هەیە لەلایەک مەسەلەن ئەو ململانەیە هەیە لەسەر کەرکووکە ئێمە بیرمە هاتین لەگەڵ جەناب تا بە ئومێدێکی گەورەوە کە محافظ کورد بێ و دوایی پۆستە ئیدارەکان کورد بێ و کورد لەسەر شتی بەسیط بەسیط غەدری لێ نەکرێ و ئەمانە ئێستاوە تا وەک خۆت وتەنی خەمیس خەنجەر و فلان و فیساریان پێ باشترە لە کورد ئەم حاڵەتە چی لای تاچی کورد چی لای گەنجی کورد دروستەکە؟ بێئومێدیی گەورە دروست دەکە بە تایبەتی بە ئاڕاستی ئەو هێزانی کە ینی ساڵانێکی درو درێژ دروشمی کوردایەتی و دروشمی بزوتنەوەی نەتەوایەتی و ئەمانەیان بەرز کرد بووە یعنی هێزانی ئەم بێئومێدیە بە جۆرێکە کە خەڵک لە هەرێمی کوردستان ئەبێ بێت بەدیلی ئەم پرۆسەیە بەدیلی ئەوەی پرسە قەومیەکەی بمێنێ ینی ڕاستە ئێستا تووشی مەلەل و تێکشکان هاتووین ئەمە قۆنمایە دوای ئەم قۆنەوە بە تایبەتی دوای ئەم هەڵبژاردنەی ئەگەر بکرێ هەڵبژاردنێکی چارن و ساز هەرێمی کوردستان پێم وایە زۆر لەو هاوکێشانە ئاگۆردرێک کە هیوادارم هێزوو لایەنە سیاسیەکانی تر دەرز لەوە وەربگرن و خەڵک لە چوارچێ باشکەنەوە اینجا هەنگاو بنێن بۆ پرسیتری خەدەمی و پرسەکانی تر یعنی ئەو کلێنانەی کە هەن لە بەڕێوەبردننی حکومڕانی لە هەرێمی کوردستان و ئەو عەقڵە پۆلیسی کە تا ئێستا هەبووە ئەمە وەختی هاتووە خەڵکی هەرێمی کوردستان لە چوارچەوەی پرۆسەی انتیخابات بیگۆڕێ گۆڕانکاری بۆ هەڵکێشە سیاسیە بێ لە هەرێمی کوردستان لایەنی کەم ئەوەی کە ڕەنجی داوە ئەوەی ئەنفاری داوە ئەوەی خەواتی کردووە ئەوەی قوربانی داوە هەیە ومێدێکی زیندوو هەیە بۆ ئایندەی نەتەوەکەی لەم بەشە کە لەم بەشە لە باشووری کوردستان فرسەتی ئێجگار گەورە ئێستایشەیە ینی کوردەگە خۆی کۆ کاتەوە ڕازگۆ بێ سیاسیەکانی قیاداتی سیاسی لە هەرێمی کوردستان ئەوانەی کە تا ئێستا بە فعلی ینی جوگە هەستیارەکانی ئەوە ئەم هەرێمیان لەدەستە ڕازگۆ بن فرسەتی ئێجگار گەورە لە پێشی کورد هەیە لە چوارچەوەی عێراق لە چوارچەوەی ناوچەکە بۆیە ینی دەبێ ئێمە وەکو خەڵک لارەی شانس بدەین بە ئەو هەناسە تازەیی کە ئێوێ ئەم بارە لارە ڕاست کاتەوە. بەڕاستی ینی کێشەیەکێک کە مەسەلەن ئێمە وەکو ڕاگەاندن ئەرکمانەکە لە ڕێگەی نووسەران ڕۆشنبیران خەڵچینەتەوەی ئەوە ڕوومکەینەوە کە بەڕاستی ئایا کامە ڕێگە ڕاستەکەیە ینی بۆی گەنجێک تاکێکی کوردی تووشی حاڵەتی سەر لە شێوانێک نەبێ بەڕاستی یعنی هێنانی یان چاوساغیکردن بۆ دەوڵەتێکی تر بێدەنجیە ینی بۆچی بە هەمووی داوای ئەوە ناکا بڵێن کورد ئێمە گەلێکی ئاشتی خوازین داوای دیبلۆماسیەتێکەکەین چارەسەرکردنی کێشەکانەکەین بە دیبلۆماسی ینی مەسەلەن لە کەرکووکە بۆچی تێمان ناگەێنن بۆچی پارتی دموکراتی کوردستان ئامادەیە خەمیس خەنجەر و جەبەی تورکمانی هەڵبژێرێ بەڵام یەکێتی هەڵنەبژێرێ ینی بۆچی بەیەکەوە ینی پۆستێک بەرەکەوێ کورد مشکلەی نییە کورد لەگەڵەوەیان مشکلەی هەیە کە بەڕاستی بەر عەرەب و تورکمان بکەوێ ینی بۆچی هەموو قەزیێنەتەوەیانە بە مەبەست کاڵەکرێنەوە ئایا ئەمە بۆچی ئەکرێ ئایا مەسەلەن وێ ڕای ئەوەی کە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک قەیران هەیە کۆمەڵێک بابەتی جۆرا و جۆر هەیە مەبەستی ئێمەش لەو بەرنامە ئەوێ هەڵبژارنی کاکاوێز لەو ڕۆ ئەوەیە بۆیشە بەڕاستی ئەمە بابەتەکە تەواو پرسێکی نیشتیمانی و نەتەوەیە کاکاوێز ئەگەر بڵێ مەسەلەکە لێرە ئەوەیە کە بەڕاستی ینی ئێمە بین لانی کەم ئەوەی کە گوێگرێ لانی کەم ئەوەی کە بینەرە بێ تێبگا کە بەڕاستی دۆخی هەرێمی کوردستان و دۆخی کورد
لە هەموو پارچەکانی تر لە چاستێکدا باش ئێمە لە ڕۆژاوە خەڵکمان لە شەهید دەبێ لە ڕۆژەڵات هەروەها لە باکووری کوردستان خەڵک ممارەسەی مافی دموکراسی خۆیەکە چێت دەنگەدا دوای دوو ڕۆژ وڵاتۆ کوردی قەیومێک لە شوێنی دا ئەنێن و ینی حساب بۆ ڕێی میلیۆنان کەس ناکرێ ئێمەش لێرە هاتوین خۆمان بەدەستی خۆمان ماڵوێرانەکەین خۆمان بەدەستی خۆمان تووشی گرفتەکەین ئەمانە هەمووی پرسیارە ئەمانە هەمووی گرفتە ئەمانە هەمووی کێشەیە پەیوەندی بە بابەتێکی سیاسیۆنی پەیوەندی بە حزبێکی دیاریکراوی سیاسیۆنی بەڵکو پەیوەندی بە کۆی پرسێکی نیشتیمانیەوە هەیە سبەینێک گەنجێک کە بێتە 18 ساڵە بێتە 19 ساڵ وەک خەڵکی تر ئەو ئەڵێ من عەرەبم ئەوڵێ من تورکم ئەوڵێ من فارسم ئەوڵێ من ئینگلیزم باشە ئێمە کە ئەڵێن کوردین بەڵام بەم هەموو کێشە و گرفتەوە ئایا ئەمە شەڕێکی حزبی دیملۆماسیەتە کە بکو لە سەرەتاوە لە کاکاوێزم پرسی ئایا ئەمە بابەتێکە کە پەیوەندی بەوە هەیە کە بەڕاستی ئەو حزب ئەوێ بیباتەوە دوایی لەو ڕێگەیەوە خزمەتی قەزەی کوردی بکە باشە هەر حزبێک کە بیردیەوە نیوەی خاچی بادینانت ڕادستی سوپای تورکیا کرد بێ و لە دێرەلوک و ئامێدی و فترەیەکی تر لە منتیقەی دینارتەش بڵێ بەخێربی بۆ خاچی تورکیا لە ڕێگەی سیمکارتی مۆبایلەکەتەوە ئەو حزبە چ براوەیەکی هەیە جاگەرە حزبەیەکێتی بێ پارتی بێ یاخود هەر هێزێکی ئیسلامی بێیان هەر کەسێک بێ پێتانوانی ئێوەی بینەریشکە کاتی ئەوەیە زەنگێکی ئاگادارکردنەوە زەنگێکی هۆشیاری لە مێشتی خۆمان لەبارەی پرسەدەتەوەاتەکان لێ بدەین کە چیتر ئێمە عزەتی نەفسی خۆمان پێکەم نەبێ بەرامبەر بە دوژمنانتر ڕاستە لە ڕووی تەکنۆلۆژیا و هێز و سەربازیەوە ڕەنگە وەک پێویست نەبین بەڵام ئەکرێ ئێمە وەکو تاک داکۆچی لە خاچی خۆمان بکەین داخۆچی لە عزەتی نەفس و لە کەرامەتی خۆمان بکەین و بۆچی ئێمە شەقامەکان پڕ ناکەین داوای ئەگەر هەر کێشەیەکێ بە دیبلۆماسی حەل بێ ئەگەر هەر کێشەیەکێ لەسەر مێزی دانوستان حەل بێ هەڵبەت گفتوگۆکەی ئێمە ئەوەیە ئەگەر پەیوەندیەکەم لەگەڵ کاکاوێز دروست بوو بێتەوە کاکاوێز من بەڕاستی گرفتێک هەبوو من تۆزێک کەمێک درێژەمدا پێی باسی ئەوم کرد کە بەڕاستی ئەمانە خەمێکی نەتەوەیین مەسەلەن پێت وایە هاتنی تورکیا چێ براوە بێلەی مەسەلەن چی ئەیباتەوە ئەگەر بەو شێوەیە بێکۆ ئەو ترێکە لە مەسەلەن ئەەکەیتە نزیک شیلات زێ و دێرە لوک و ئەوانە لە ئامێدی پێتەڵێ سیمکارتەکە پێتەڵە بەخێربێ بۆ خاچی تورکیا ئەوەی تورکیا داگیرکاریە تەمان پێشی هەموو کەس پارتی وەکو حزبێکی حکومڕانی ئەو ناوچەیە زیانی ئێجگار گەورەی بەرەکەوێ پارتی بووە بە بەشێک لەو پرۆسەیە کە شکۆی نەتەوەی کورد لە باشوور و لە بەشەکانی تریش لە ژێر ئەو داگیرکاری تورکیا شکاوە دوو خەڵکی بادینان یعنی قورسایی تا ئێستا قورسایی پێگەی پارتی ئەگەر هەبوو بێ لە بادینان بووە ئەم فشارە ئەم زەختە بەشێکی زۆری ئەو جەماوەرە ناڕەحەتە لەو سیاسەتەی پارتی کە دەرگاکانی واڵا کردووە بۆیە ئەزانی خەڵک لە هەرێمی کوردستان بەداخەوە زانی نەفەسی ئەوەشی نییە کە ئازادانە تعبیر لە ڕای خۆی بکە خۆپیشاندان بکە دژی ئەو داگیرکاریە و تورکیا ڕاستە بیانووی پەکەکەی ئەێنێتەوە بەڵام هاتنی بۆ ئەو ناوچانە داگیرکردنی بەشێکی زۆری خاچی بادینان هیچ پەیوەندی بە پەکەکەەوە نییە ئەمە ئەجندەیەکی داگیرکاریە کە ئەبێ ینی زانی خەڵک بە شێوەیەکی نیوە بە جۆرێک بەدەنگ بێت ینی پێش بە و داگیرکاری و تەماحە گەورەی تورکیا بگیرێ کە بنوتم یانی ئێمە لە باشووری کوردستان لە چوارچێوە عێراق چانسی گەورەمان بۆ هاتووەتە پێش ئەکرێت ناوەندەکانی دەسڵات لە بەغدا بەکاربێنین و لەوێەوە مەجلسی ئەمنەیە متحیدەیە ڕای بەڵێ بێنین ینی ئەم مەسلە زۆر گەورەیە هینەوە نییە ینی فرامۆش کرێ لی بێدەنگ بین بەڵێ کاکاوێز ینی بەڕاستی ئێمە گەلێکی ئاشتی خوازیین ینی لانی کەم ناکرێ ئێمە بڵێن کاکە خاکەکەمان مەسووتێنن خاکەکەمان داگیر مەکەن ڕێگەی دیبلۆماسی هەیە مەسەلەن لەگەڵ وڵاتە نەتەوەگرتوەکان لەگەڵ نەتەوەگرتوەکان لەگەڵ وڵاتانی دراوسێ فشارێک هەبێ فشارێکی مەدەنیانە کە بەڕاستی بەرەو ئەوە بڕوا کە بە دیبلۆماسیەت بە ئارامیەوە حەل بکرێ
بەتاکید ڕێگا زۆر هەیە بۆ چارەسەرکردنیەوەی ئەگەر تەمان ئەگەر تورکیا بیانووی ئەوە بەگەکە هەیە یان سوزانم هەربیانوویکی تریە بێ ڕێگا زۆر هەیە کە لاری کەم لە چوارچێوەیدا مزراوە فیدراڵەکانی عێراق ئەتوانێت بێگفتوگۆ بکات لەسەر ئەو پرسانی کە هەیە بەڵام تورکیا ئامانجەکەی ئامانجێکی داگیرکاریە لەو ناوچانە و تا ئێستا خۆ سیاسەکانی تورکیا لە ڕابردوو ئێستاشنیان شاردووەتەوە مووسڵ و کەرکک و ئەم ولایەتە ئەم ناوچانە هەموو بەری خۆیان نزانن بۆیە هەمیشە چاویان تێبڕیوە هەمیشە بە ئەنواع وەسیلە بە ئەنواع ڕێگا ئیش لەسەر ئەم ناوچانەکەن یاری بۆ نمونە کاتی خۆی تورکیا هێزێکی وەکو بەرەی تورکمانی دروست کردبوو ساڵانێکی زۆر ئەجندەی تورکی لە ناوچەکە بەڕێوە برد بەڵام کە تێگەیشت ینی بەرەی تورکمانی لە ئاستی ئەوە نییە کە حەزەکانی تورکیا تموحەکانی تورکیا بەجێبێنێ اینجا هێزێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان بەکارێنێ بۆ ئەوەی کە لایەنیکەم بەشێکی زۆری ئەو ناوچانە دا ببڕێ و ئەوەی کە بە ئاشکرا تەبان زۆر بە ئاشکرا ئەوە تابلۆیان نووسیوە بەخێر بێن بۆ بە عەرەبیش نووسراوە یان لە نامەی مۆبایلەوەت بۆ دێ بەخێر بێ بۆ سنووری تورکیا کە نەک ئەو سنوورە بە سەدان کیلۆمەتر تێپەڕێنە بە عومقی تورکیا هەر کوردستانە بۆیە ینی دەبێ ئێمە کوردانە ینی لە ئاستی هەر چوار پارچە کوردانە یەکدەنگ و یەکەڵوێز بین یانی لەسەر پرسە ستراتیجیەکان ئێمە نابێ ئەمانە بەش بکەین یانی زانی لەگەڵ کورد لە باکوور لەگەڵ کورد لە ڕۆژاوە لە ڕۆژەڵات یعنی ئێمە دیدگایەکی ڕۆشنی نەتەوەییمان هەبێ کە لایەنی کەم ئەزاری زمانی یاوەش بدۆزینەوە بۆ ئەو ستراتیجە دوورمەودایی کە چۆن خۆمان لە هەڕەشەکانی ئەم دەوڵەتانە بپارێزین چۆن بتوانین لە چوارچەوەی ئەو ستراتیجە کەمترین زیان بەرنەتەوەکەمان بکەوێت یاری زاری هەندێک جار ینی بەداخەوە ینی دەوڵەتە داگیرکەرەکان وایان لێ کردوین کە بەشیان کردوونی ئێمە ینی کێشەی وایان بۆ دروست کردوین کە بەتەنگی ئێش و ئازاری یەکۆنین کە یەکێک لە بنەما سەرەکیەکانی نەتەوەیی بوونەوەیە کە تۆ هەست بە ئێش و ئازاری براکەت بکەی ئێمە بەداخەوە ینی سەیری کە تورکیا دێ نیوەی خاکی باشوور داگیرەکە بەشێک لە خەڵک بۆ بەشێک لە سیان بۆ بەشێک لە هێزە سیاسیەکان ئەمە بە ئەم زۆر سانەویە زۆر گرنگی پێ نادرێ ڕای گشتی ئێمە ڕای گشتی لە باشووری کوردستان بەداخەوە لەژێر کاریگەری میدیایەکە کە دوور نییە دەوڵەتانی وەکو تورکیا و دەوڵەتانی تری ناوچەکە بن بۆیە کە ڕایگشتی لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر وڕ و کاس کراوە یعنی ناپەرژێتە سەر ئەم پرسە ستراتیجی گرنگیانەی کە پەیوەندی بە ئایندەی نەتەوەکەمانەوە هەیە باشە کاکاوێز یعنی بۆ نمونێ ئێمە لە بۆ نمونێ گەریەکێتی بێوێ بۆمانەوەی خۆی سوود لە ئێران وەربگرێ و بیهێنێ بۆ سەر بۆ عمقی کوردستان لەو لاوە پارتی بۆ نمونە تورکیاوە بەو شێوە دەست پێوە بگرێت یعنی تۆ خاکەکەتە دۆڕێنی متمانی ملەتەکەتە دۆڕێنی ئەوەی ئەبرێتەوە چییە ینی چی ئەبەنەوە دڵخۆشەکە بە چییە بەڕاستی ئەزانی هەندێک جارێ دەستەکان بەداخەوە یاری ئێمە بۆ لە خەڵکی بشاری وەزیری ناوخۆ بێ لە هەرێ بوو بۆی وەزیر و خەڵکی داناوە ینی بۆیە زانی ئەو ئیرادە سیاسیە کە لە دەستمان داوە ئەبێ هەوڵی زۆری بۆ بدرێت کە ئەم هێزە سیاسیانە خۆیان کۆکەنەوە لە شۆ کە بۆ کورتی هەبوو بێ لە شۆ پێخلیسکارێکە بۆ خۆیان ڕێخەنەوە یعنی زانی نابێ ئێمە هەموو پرسەکانمان بکەین بە قوربانی ململانەیەکی زۆر ناڕێکی حزبی یعنی ئێستا بۆ نمونە سێریکە لە هەرێمی کوردستان ئەمریکا کراوە ئەم داگیرکاری ئەمە درێژکراوەی قۆناغەکانی ڕابردووە تەمعان بۆ لێدانی دوو هێزی سەرەکی بووە هەم پەکەکە و هەبێکێتی بووە لە کەرکووکی شەمە بۆ نەفەسە ئیشمان کردووە بۆیە ئەمانە ئەزانی ناچنە نەک چوارچێوە خزمەت بە پرسە قەومێک ئەمانە ئەزانی بن بە وەسیلەیەک بۆ لێدان لە پرسی قەومی لەو هەناسە قەومی کە
خەڵک لە باشووری کوردستان ئەوێ ئەو شوناسی بپارێزە و بۆ شوناسی خۆی کوردبوونی خۆی کە قوربانی بۆ زۆر داوە بپارێزێ بۆیە ئەمەی کە هەیە یعنی بەداخەوە لە ڕووی استراتیژیەوە هەڵی گەورەمان کردو دەوڵەتە داگیرکارەکانمان هێناوە بۆ حەسمکردنی زۆر لە ململانە سیاسیەکان ئەزاری ئەگەر تورکیا نەبێ بەڵێ سانتریش لەم دەورەیە محافزی کەرکووکماندانە لە دوای 2007 شۆ محافزی کەرکووکماندانە ینی بۆیە ئەزانی ئەم ێزا سیاسیا بەداخەوە ینی من ناڕەحەتم کەواڵە خۆزگە من هەڵە وایەوانە وایە بە جۆری ئیرادەی سیاسی خۆی تەسلیمی تورکیا کردو کە پێم وانە ینی توانای ڕەخنەگرنیشی هەبێت لەو دەوڵەتە هیچ براوەیەکی تێدایە کاک کاوێز مەسەلەن ئەتوانیت هیچ بەدەستبێنی مەسەلەن لەکوێ ئەتوانن بەڵێ دۆڕاوی گەورە ئەو هێزانن کە دەستی ئەم دەوڵەتانە ئەگرن دۆڕاوی گەورە ئەزانی یانی سەیریکە ئێمە لە شۆڕشی ئەیلوو لەگە سەیری بکەین لە ئەنجام کە شای ئێران و دەوڵەتی عێراق ڕێکەکەون چووکە ئێمە بڕیارمان لە ئێران و لە شای ئێران وەرگرت بە 24 سعات کۆتایی بە پرۆسەکە هات و بە سەدان هزار خەڵکی کورد ئاوارە بوون لە ئێستایشە هەروایە زانی ئەم دەوڵەتە داگیرکەرانە کورد وەکو وەسیلەیەک هەندێک لە هێزە سیاسەکانی کوردی وەکو وەسیلەیەک بەکارێنن تا ئەگەن بە ئامانجەکە دوایی ئەوەی کە زۆر زەرەری گەورەکە و هێزە سیاسیەیە هەمی اعتیباری سیاسی لە نێو میلەتەکەی خۆی لە دەستەدا یان ئێستا پێت وانە بێ خەڵکی پارتی بۆ نمونە دڵخۆش بن بە هاتنی سوپای تورکیا بۆ خاکی کوردستان یان زین لایانی کەم ئێستا پارتی با پێیوان نەبێ خەڵک کەیف خۆشە بۆ جۆرە لە سیاسەتە کە بەشێکی خاکی کوردستان داگیر کراوە زانی خەڵکە پارتیەکە خەڵکی دڵسۆزن خەڵکە یەکێتیەکە خەڵکی دڵسۆزن وەکو هەر خەڵکیی تری ئەم نیشتیمانە ئەنی ئینسانی کورد چووکە قوربانی زۆر داوە ئەو شناسە قەومی خۆیە پارێزێ بۆیە ئەگەر ئەو یەزی تایە خەباتشی کردبێت لە خەت لای بداوەکو چۆن ئێستا پارتی لە خەت لای داوە لە خەتی کوردایەتی ناڕەحەتە بێ و بە جۆرە لە جۆرەکان کاردانەوەی دژی ئەو سیاسەتا بێ و زەرەری گەورە لەم هاو کێشەیە من دڵنیام لەوەی کە لە ئایندێکی نزیک پارتی باجەکەی بە قورسیەدا و باشیش ناکاتە بعد باشیش ناکە هیوادارم یانی ئەو مێزە سیاسیە بە ئەم قۆناغە تێپەڕێنێ ئەم فۆرمە لە سیاستکردن تێپەڕێنێ و عاقلەکانی ناوە مێزە سیاسیە لایانی کەم ینی هۆشداریەک بۆ بدەن کە هاتن هەرچەندێ قورسە هۆشداری خۆ بەڕێز ئەدەم بەرزانی هەر لەسەر ناڕەحەتیەکانی داگیرکاری تورکیا تووشی ئەو دۆخە بۆ کە ئێستا ئەمر خەبزی بۆ دەرچووە دەرفەتی ئەو نەفەسە ئازادش لەناو حزبەکە نییە کە عاقلەکانی ناوە حزبە بیر بەدەنگ بێن قسە بکەن کە پێش بەم داگیرکارێ بگیرێ ئەزاری ئێستا لە قۆناغێکی نوای لێ هاتووە ئەسڵەن لە ڕووی میدیایەوە هەری ئێمە نایە قسە لەسەرەوەیش بکەین هەر لە ڕووی میدیایەوە نایە بڵێن ئەمە پرسەکە پرسێکی داگیرکاریە تورکیا بەو قولایە هاتووە یاریزانی بۆ نمونە ئەگەر سارەیەک لە شوێنێ بسووتێ لەوانەیە 10 سەعات میدیاکانیشی لەسەر بکەن هۆکارەکەی چی بووە چی نەبووە بڕاستەوە خۆ بەڵام وەرە تەماشای ئەو میدیانە بکە بزانم چەندێک کار لەسەر ئەم داگیرکاریەکەن کە ئەمە لە هەر شوێنێکی دنیا وایە لە هەر شوێنێکی دنیا بەڕاستی یاری هەبوو بە قەزەیەکی ئێجگار گەورەی قەومی یاری بوو بە تەعزیە بوو بە خەمباریکی گشتی کە لەم وڵاتە دەوڵەتێک هاتووە خاکەکەت یعنی زانی ئەو جوتیارانەی ئەو گوندنشینانەی ئەو سنوورانە کە ئاوارە و دەربەدەرەکرێن ینی خەم و خەفەتەکەی ئەبێ بوو هەموو کورد دەبێت لە گەرمیانەوە تا کوێستان کورد دەبێت ئەمە بە خەمی خۆی بزانێ ئەمە بە کۆستێکی گەورەی قەومی بزانێت کە جوتیارێک لەو سنوورانە نەک جوتیارەوە سەدان گوند لەو سنوورە چۆڵ کرات بۆیە ئەمە کێشەیەکی گەورەیە بەڕاستی ینی تەرکیزی میدیایی دەستی ئەوە خۆشببیشی لەسەرەکەن بەڵام باقی میدیاکانی هەرێمی کوردستان بەڕاستی چاوە لە ئاسی ئەم داگیرکاریە نوقاندووە و قسەی لەسەر ناکەن بۆیە من پێم وایە زانی هەر بە پارەی تورکیا و بە عەقڵی زۆر
باشە کاکاوێز پرسیشتی لە هەرێمی کوردستان کاس کرا بەڵێ 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 کاکاوێز ببرە قسەیەک هەیە شتێک هەیە مەسەلەن باز لەوەکەین ئەوە هەمومانیان هەموو مێدیاکانیان هەتا وەزیری خارجی عراقیش غێر مباشر مەسەلەن هەندێک لە دام و دەستگاکانی هەرێمی کوردستان باز لەوەکەن کە ئاڵێن ئەمە بیانوەکە پەکەکەیە و ڕێکەوتنێکەیە باشە دەست خستنە ناو کەرکووک بۆ مەسەلە کەرکوو خۆ پەکەکەی لێ نییە پەکەکە کوردی لێە تورکمانی لێ ڕەنگە خۆت باشتر لە من بزانی تورکمانەکە زیاتر لە کورد نزیک بێ مرتاحتر بێ بە کورد تاوەکو پێکاتی عەرب تورکیا بۆ پارتی گرتووە تونتون بە دوو کورسیەوە ئەچێ لەگەڵ خەمیس خەنجەر و خۆدوتەنی لەگەڵ جەبەی تورکمانیا ڕێکەوێ سیاسیەکانیان هەڵبەت ئەجینا خەڵکەکە ڕەنگە لەگەڵ ئەویانە بێ بێ دژی دانانی پارێزگارێکی کورد بێ یعنی خۆ پەکەکەی لێ نییە بۆ ئێمە لەو پەیامە تێناگەین بەڵێ کاکاوێز ینی پرسیاری ئەوم کرد مەسەلەن غێر مباشر ئەڵێن ئەو لەشکر چێشەکە بۆ سەر پەکەکێ ئۆکەی ئەوە ڕێکەوتنێکەیە و حەقی خۆیەتی و سنوورەکانی خۆی پارێزێ ئەمە بەشێکی وا ئەڵێ باشە بۆ لە کەرکووک یعنی خۆ کەرکووک پەکەی لێ نییە تورکمانە مەسەلەن سیاسەکانیان یە خۆت باشترە زانێ ڕەنگە تورکمانەکان زیاتر لەگەڵ کورد مرتاح بن تا ئەگاتە عەرەب و لایەنەکانی تر تورکیا بۆ دژی ئەمەشە ینی بۆ ئێمە تێناگەین کە بەڕاستی دژی کووردە و ئێمە داوای لێ بکەین کاکە بەرن بە لێک تێگەیشتن و شتانە حەل بکەین نەک بمان سووتێنی و بمان کوژی معلوم زانی پەکەکە بیانوە بۆ هاتنی تورکیا بۆ مەسلەی داگیرکاریی فراوانتر ئەجندەی تورکی زۆر ڕوونە ینی تەماحی گەورەی لەم ناوچانە هەیە و پەکەکەی کردووە پێگەی خۆی لە کەرکووک و لە نینەوە و ناوچانە فراوان بکە و لە کەرکووکیش بەداخەوە یانێزانی نابوو ئێمە بەو جۆرە بۆ ساویلکەیە تێکەڵی ئەو ئەجندە مەترسیداری تورکیا بین و لە ینی ڕۆحی قەزەی قەومی ئێمە ئەم ناوچانەیە لێرە قوربانیمان زۆر داوە ینی هەر سێری کە ئەو هاوکێشەیە کە چۆ گۆڕاوە ینی پارتی بە درێژایی ساڵانێکی درو درێژ شانازی بەوەوە کرد کە شۆڕشێک لە پێناو کەرکووک کراوەتە قوربانی بەڵام ئێستا کە کەرکووک و کوردی شەکا بە قوربانی حەزی دەوڵەتێکی داگیرکاری تورکیا و ئەم حەزە بەشێکی یاری لەوانەیە کینە و ڕقی هەندێک ئەشخاصی نییە و ئەو حەزبە بێ بەڵام وەکوتر ئەجندەکە زۆر ڕوونە ینی ئەو ئەجندەیە ئەوکو ئەوەی کە هەیە هیچ پێشی ئینتیخاباتە ئەجندەی دوای 16 ئۆکتۆبەرە ینی تۆ سێری کە کاتێک کە هەر کەسێک مەرحەبایەکی ڕاکانی بکردایە لە دەیان کەناڵەوە دەمی تیاکرایەوە و پێیانەوە جاش بەڵام ئێساکە بۆ هێزیی سیاسی زۆر تەبیعیە زانی لەگەڵ ڕاکانە هاوپەیمانە کە هەر ئەو ڕاکانە ینی لە چوارچێوەی ئەو فلیمە ئەو سیناریۆ میدیایە ئەو چەند ساڵی ڕابردوو بە جۆرێ قساکرا کە ئەمە دوژمنی کووردە تعریبەکە چوزانم هزار قسەیان لەو میدیانەوە کرد بەڵام ئێستاکە یەکێکن لە هاوپەیمانە هەرە نزیکەکانی ڕاکان و ئەو جۆرە خەڵکەی کە ڕاستەوە خۆیانی کلکیان بە تورکیاوە گرێدراوە بۆیە دەبێت کورد لەو هاوکێشەی دەرچێت لایانی کەم بڕیارە سیاسیەکە ئیرادەی سیاسی لە دەستی خۆی بێ لەژێر کۆنتترۆڵی خۆی بێ خۆی خاوەنی قەرار بێ بۆیە هەر هێزێکی سیاسی اتحادی سیاسیەکە کە خۆی تووشی ئەو دۆخە بکە خۆی تووشی ئەو هەلوو مەرجە بکە کە لە شوێنی ترەوە بڕیاری بۆ بدرێت نەوەکو زانیم بۆ انتخاباتێکی تر چی بە خەڵکی کەرکووکە وترێ بۆ انتخاباتی لە هەرێمی کوردستان چی بە خەڵکی هەرێمەوترێ بیان و چییە دۆزرێتەوە بۆی کە تورکیا هاتووە نیوەی خاکی هەرێمی کوردستانی داگیر کردووە بیان و چییە بۆی کە ئێمە لە کەرکووک مشتومڕیەوەکەین کە نابێ کوردێ ببێ بە مەحافظ بە ناوەی کوردایەتیشەوە ئێمە سیاسەتەکەین و بانگەشەی کوردایەتی بۆ خەڵکەکەین و لە چوارچێوەی کوردایەتیش خەڵکمان ئاراستە کردووە کە گوایە بێن دەنگمان دەنێ ئێمە کورد پەروەرین زاری ئەم هاوکێشانە سەر لەبەری گۆڕاکاری بەسەردێ بە ڕێی من پێم وایە خەڵک ئێستا وشیارە وەرەقەی سپێ خوێنێتەوە
و هەموو ئەو هاوپەیمانانە دیارن یاری هاوپەیمانێتی هەموو هێزە سیاسەکان چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتە داگیرکەرەکان و بە چ ئاڕاستەیە کاڕۆن بۆیە پێم وایە ینی ئەو چ لە هەرێمی کوردستان چ لە کەرکووکیش هەرێزیکی سیاسی بەم جۆرە ئێستای پارتی سیاست بکە باجەکەی بە قورسیەدا لەلایەن خەڵکەوە. باشە کاک کاوێز مەسەلەن لە دیمانەیەکدا سەرۆکی حکوومەت ئەڵێت کە بەڕاستی مەسەلەی خاک کەرامەت لە موچە گرنگترە هەمومان پێمان وایە بەڵام بەڕاستی ئەو ئەجێندایە لە ئەرزی واقعدا جێبەجێ کراوە ئەو بیرۆکە ئەو هیزرا جێبەجێ کراوە کە کەرامەتی ئێمە کەرامەتی خۆمان پارێزین خاکی خۆمان پارێزین ئەنجە داوای موچە بکەین یان خەڵک خۆی ئەوە خەڵکە موچەی گۆڕێوەتەوە بە کەرامەت یان ئەوان دۆخێکی وهایان دروست کردووە. زانی کە مەسەلە دێتە سەر کەرامەت کاکاوێز کوا هەڵوێستی کوا ڕوانگەی بەرامبەر ئەو داگیرکاری کە لە بادینان کاشێری کوردستان لە بادینانەیە کوا یاریزانی کەسی پرسی کەرامەتی کوردیەکەی بە سەدان سیارەت بە شوێنەوە بێ و پێت وابێ ئەوەی تر کەرامەتی کورد پارێزراوە کەرامەتی کورد لە گەرمیانە و دەست پێ کات تا دوورترین شوێنی کە کوردی تیا بژێ لە هەر شوێنێکی کوردستان بێ لە هەر پارچەیە بێ بەڵام ئێمە دین لە چوارچێوەی بەرژەوەندی خۆمان ئەم چەمکانە کە لە شوێنی خۆی نییە بەکاری قسە لەسەر پرسی کەرامەت داگیرکەری وەکو تورکایە لێ گەڕێت تۆ لە کوردستان گەڕێ کە تورکیا سیستەمێکەکە بەڵام ئەم بەشەکە حکومڕانی هەرێمێکی دەستوری لە چوارچەوەی عێراقەیە کە خۆمان دەرگامان بۆ کردنەوە بێنەوە ناو خاکی ئێمە داگیری بکرد ئەی کەرامەتی خاشی ئێمە کە لە ژێر پۆستاڵی تورکیاوێ لەکوێیە کەرامەتی خەڵکی ئێمە لەکوێیە موچە و ئاو خەدەماتی تری ناڵێم وەکو خاکەکە گرنگن بەڵام گرنگن کلێن و کەم و کورتی تێ یانی زانی دەبێت کە تۆ بەرپرسی یەکەمی بەڵێ بەڵام کاکاوێز ینی بەڕاستی ینی کە ڕوبەڕووی ئەو داگیرکاریە ببیتەوە کە دەوڵەتانی خەنە سەر تۆ یعنی ئەوە هەر ئەوەی نییە ئێستا بڵێ بەڵێ کاکاوێز ینی یەک بەشێکی دیکەی پرسیارەکەمەوەیە بۆی مەسەلەن بۆی ئێمە پامەکە ڕوون بێ هەر بەڕاستی ینی خۆ خەڵک ئەوەی دروست نەکردووە خەڵک خۆتۆ وەرە بە ئابووری سربەخۆی لاولێ ئەنەی ئیدارەدان و تەنزیمکردنەوەی ناولێنی خەدەماتی بۆ بکە و معاشی بدەیە بزانە قەت چاوی لە دەستی بەغدا و ئەولا بێ ینی خۆ خەڵک نییە داوای ئەوەی کردو پێت وایە خەڵک لەسەر تێری و ژیانێکی خۆشەوە داوای ئەوە بکاکە هەرێم بڕوا لە بەغدام و چی بێ کاکە زانە ئەزانی بە کەرامەتترین خەڵک نەتەوە لەسەر زەوی هەبێ کووردە کورد بەعس نەیتوانیوە کەرامەتی خەڵکی کورد بشکێنێ کە زانی هەموو جۆرە ستەمەکانی لەسەر ئەمەتەوەی تاقیق کردەوە کورد خەڵکێکی بە کەرامەت بوون و بەرگریانە کرد بەرگریان لە شوناسی خۆیانە کرد لە هەموو ناوچەکان وەکو یەک بۆیە ئێستا ئەوەی کە کەرامەتی ئەگەر بەڕێزۆ لە کەرامەتی کوردی ڕوشاندبێ ئەم کابینەیە بووە بەڕاستی هەم لە هەموو ڕوویەکەوە فاشلترین کابینە بووە کە دۆخێکی هێناوەتە پێش بەداخەوە ینی لۆژیکیشن تۆ ناتوانانی مناقەشە هیچ بکەیت زانی ئەوانی کە خۆیان ئەو قسانی کە خۆیانێکن پێچەوانەی ئەوەیە تورکیانیوە خاکەی داگیر کردووی لە ڕووی ئیداریەوە ئەزانی خەدەمات و ئاو و کارەبا و هەموو ئەوانەی تر نالێم لە خوار سفرە نیزگی سفرە موچە نادەی ژیانی خەڵک وان لە خەڵک کردووە کە ینی پێی وایە خەڵک پێی وایە حکوومەتەکەی عێراق کە کورتایە بەشداری کاریگەرە زۆر لە مافەکانی لەوێ پارێزراوترەوەکو لەو حکوومەتەی ئەو برادرانەی کە باسی کەرامەتی خەڵکەکەن
یعنی ئەزانی بۆ هەر کەسێک کە بەرپرسیارەتی لە وڵاتە هەبێ ئەبێ لایەنی کە مەم ڕابردووی سیاسی خەڵکی هەرێمی کوردستان قوربانیدانی ئەم خەڵکە و هەم ئەوەی کە لە ئێستا گۆزەرە ینی تێگەیشتنی بۆ هەبێت تۆ تورکیا هاتووە باسی کەرامەتی چیەکەی باشە پرسێکی تر هەیە باسی کابینەت کرد کاوێز مەسەلەن بەڕاستی ینی جێگەی پرسیارە ڕاستە ینی ئەبێ هەر کەسە و محافەزە و خزمەتی شوێن و جێگە و ڕێگەی خۆی بکە و واقعیکی حاڵیشێ زۆنی سەوز و زۆنی زەر بەڵام سەرۆکی حکوومەت کە هەر بۆ خۆی بەو ڕێگا داهاتۆتە سلێمانی تا دێگەڵە عیبینی لە دێگەڵەوە مشکلەی هەیە تا هیران عیبینیە لە ئیرانەوە هیچ سەر یەک محافەزەشنەوانی بۆ بەڕێزت باسەکەم مەسەلەن تاکو بالیسان ئەوە تازە لەسەر باوەڕەکەی مەسەلەن ڕەنگە ئەمە نوکتە بێ بالیسان لە ڕووی کارژێڕیەوە سەر بە پارێزگای ئەو لێرە بەڵام باوەڕەکەی لێرە 500 میلیۆن دینار لە پارێزگای سلێمانیەوە نێراوە بۆ ئەوێ بۆ قیر بکرێ لەبەرەوەی یەکێتی تێدا حراز بوو یعنی ئەم بابەتانە لەکوێ ئەچنەوە شاڕی خزمەتی کوردایەتی و نیشتیمانی و ئەوەی پێوترێ سەروەری و کەرامەت و عزەتی نەفس کاکاوێز کاکاوێز جۆری حکومڕانی ئێمە مۆدی جان بەڵێ ببوورە دەنگم ناگا بەڵێ پێ 6 ساڵی ڕابردوو ئەم فۆرمە لە حکومڕانی بەداخەوە ینی دۆخێکی نایە پێش زانی تەواو کۆمەلگای کوردی دابش کردووە یعنی زانی لە نێو خۆی حزبەکانیش ینی بۆ نمونە لە نێو پارتی دابشبوونی گەورەیە لە نێو زۆنەکان دابشبوونی گەورە ینی عقلێکی سیاسی زۆر مەترسیدارە و بۆکو دوژمن تەماشای بۆ نمونە کوردی کەرکووکەکە کە پی وایە ئەو پی وایە ئەو زۆرینە چۆنە بێ ئەزای بام شتێکت بۆ بجێڕمەوە لە 2010 کە هەڵبژاردن کرا هەڵبژاردننی پەرلەمانی عێراق یەکێک لە ریزیکەکانی ئەو برادرانەی کە ئێساکە حکوومەت بەڕێوە بن وت ئەگەر ئەوە پۆستی کردبوو کاتی خۆی ئەمە دەمەدەمە و ناقەشەی زۆریشمانە بوو ئەگە کوردی کەرکووک پیاو بێ دەنگ بە لیستەکەی کاکە حەمە بدە ئەبێ دەنگ بە لیستەکەی کاکە حەمە بدە ئێمەشم پرسی باشە تۆ بۆ ناوی پیاوبوونێری خۆ کاکە حەمە لە هەولێریش لیستیەیە ئەگەر ئێوەش پیاون دە ئازابن دەنگ بە لیستەکەی کاکە حەمە لە هەولێر بدەن زانی ئەم زمانە ئەم خیتابە هەموو هەوڵە دێ ئیمکانێتی حکوومەت بەکارێنی هەموو جوودێکەکەی کە کورد لە کەرکووک بشکێ کاکە ئەمە قازانج نییە زانی چێتی 10 ساڵی تر لەوانێ وەکو لە دەینەوە هیلاکەکەی وەکو لە هەرێمی کوردستان ماندووەکەی ئەم ڕقە شخصیە چییە بەرامبەر هێزیکی سیاسی هێتە کوردەکەی بە قوربانی پرۆسەیەکە لەم ناوچانە ئێستانیە 100 ساڵی ڕابردوو ئێمە ململانێمان لەگەڵ دەرەوەی کووردا هەبووە بۆ تۆ ململانەکە بچووکەکەیتەوە یەنیتە نێو ماڵی کورد تۆ سەرۆکی بەڵێ کردنەوەی نەتەوەکە لەکوێ کە بە کورتەیە کە بوو چارەسەریکەی نەک ناکۆچیەکان بەو جۆرە فراوان و قوڵکەیتەوەکە کە بەداخەوە نەخۆت نەکورد نە هیچ کەسێک جگە لە داگیرکەران و نەحەزانی کورد کەس قازانج لەوە ناکە بەڵێ کاکاوێز ئێستا بەو هەموو قەیرانانەی ئێمە لە تەفاسیلێ و بەرنامەیە باسمان کرد بەو هەموو کێشە و گرفتانەی کە هەیە ئەوە هەڵبژاردنیشێ نازانین بەڕاستی ئێستا بەو حاڵەوە ئەکریان ناکرێت مەسەلەن هێزێکی وەکو تورکیا زیاتر بێیان دۆخێک دروستکە دۆخێکی سەربازی خۆیمە بێت ڕووی سەربازی و تا ڕادەیەک بێدەسەڵاتین یعنی بەم فۆرمەشەوە هەڵبژاردن بکرێ ئەم کابینەیە یان ئەم سەرۆکی حکوومەتە بەڕێزیان متمانەی هێشتووە بۆی لایەنەکانی تر بڕۆن دابنیشن لە کابینی داهاتوە بزانن کە لەگەڵ وەزیرێکە لە سێبەری ئەوە وەزیرێکی دەرداناندرێ مەسەلەن لەگەڵ مدیر عامێکە لە سێبەری ئەوە مدیر عامێکی تری شاراوە داناندرێ نا پێمانەیە چ متمانەیەکە بێت زانین دەبێت هێزە سیاسیەکان ئەگەر هەڵبژاردن کرا ئەوە با تەسلیمی ڕای دەنگی خەڵک بکرێ خەڵک چۆن ئەو هاوکێشەیە گۆڕێ چۆن بڕیارەدا و قرار بۆ خەڵکی هەرێمی کوردستانە بەڵام ئەگەر هەڵبژاردن نەکرا هێزە سیاسیەکان بەڕاستیە بێت تەکبیر لە دۆخی هەرێمی کوردستان بکەن و ئەم جۆرە فۆرمە لە حکومڕانی زانی
پێێتە نەک مەترسی هێزەکانی تر دروست کردووە لەسەر خودی خۆشیانی دروست کردووە. بەڵێ خۆزانی زانی ئەگەر یەک کەمێک ئازادی لە هەولێر و بادینان هەبێ خەڵکی پارتی پێشی خەڵکی تر ناڕەحەتە لەم جۆرە لەم فۆرمە لە بەڕێوەبردنە لە ئاستی باڵایش تەبع لە ئاستی باڵاش تۆ سێری کە ئەم فۆرمە هیچ نەماوە ینی هیچ شتێک نەماوە ئەوەی کە هەیە مەجموعەیەکردن بڕیا دەدەن و کۆتایی بە هەموو پرسەکانێنم وەیە مەترسیەکە زانی لەسەر هەرێمی کوردستان بەڵێ بەرەیەک نەک دژی پارتی بەرەیەک دژی ئەم نەفەسە لە بەڕێوەبردن لە حکومڕانیکردن ڕەنگە خۆ پارتەکانی شەوەیە مرتاح نەبن لەو جەوە ئەی پارتەکانیش لەوە مرتاح نین کە بڵێن بەو شێوەیە بڕوە دەخێ سەر ئەساسی ئەوە بوو ئەو نەفەسەیە ئەو نەفەسە ئەزانی دەرفەتی ئەوە نادا هیچ ممکن نییە من ئەو هەموو ساڵە تێکۆشانەی خۆم و باوکو و باپیرم کەم بە قوربانی نەفەسێک و بێدەنگ بم نەخێر وەڵالی بەدەنگ دێم و قسەی لەسەرەکەم و دەبێ هێزە سیاسیەکانی شیانی لایەن بەڵێ بەخوا ڕای نەگرن یعنی پێت وایە ئەگەر بەو شێوەیە بەردەوام بە دۆخی هەرێمی کوردستان و کورد لە باشوور و هەموو قوربانیانەی کە لە پێشەچەکە باسمان کرد تووشی مەترسی گەورەترە بین بە تاکید زۆر شت لە شتمان دەدەزاوە بەڵێ ئەمە چەند ساڵێکی تر بەردەوامی هەبێ من پێم وایە بەڵێ کارەسات لە هەرێمی کوردستان و ئەم ناوچانیش بەڵێ کاک کاوێز کاناوە خۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ هەڵ بەڵێ سیاسی کوردیە پێگەیشتوو ئەوەیە کەبی ململانی و کە سووریش بزای لە نەتیجەی دۆڕێنی ینی بۆ ئەمە ئەم ناکۆکیانە بۆ دروست دەکەی ئەم برینانە بۆ ئاراستەکراو نەبێ ئەمە ئەگە عەقڵێکی سەلیم هەبێ بۆ ئەمانە دروست بکرێ ینی بۆ ئێمە هێزی خۆمان تێکەڵ نەکەین ئەجندەیەکی کوردی فراوانترمان هەبێ کە هەم پارتی هەمیچێتی هەم میلەتەکەیش قازانج بکە بەڵێ دوا سەرنج و دوا پەیامی بەڕێز کاکاوێز سپاس بۆیەوە وەڵام بنم بە هیوام لە هەرێمی کوردستان هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بکرێ هیوادارم ئەوەی کە لە کەرکووک و ئەم ناوچانە کرا هیوادارم یانی ڕنگ بداتەوە لەسەر عەقڵی دەنگدەری ئێمە کە ینی ئەو هاوکێشەیە لە حکومڕانی گۆڕانکاری بەسەرا بێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاوێز بەلا پەروێز نووسەر و چاودێری سیاسی نەتەوەی سواز بۆ بەڕێستان کە لە کەرکووکەوە لەگەڵمان بووینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامەیەم شەومان پێشکەشکردن مولاتانەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ